لە ئیدانەکردنی دەست بەسەرکردنەکانی ئەم دواییە لە کوردستان. دوا بەدوای مانگرتنی گشتی شکۆدار و بەربڵاوی خەڵکی کوردستان لە ڕۆژی 3 ڕێبەندانی 1403 ڕژیمی کۆماری ئیسلامی دەستی کرد بە دەست بەسەرکردنی ژمارەیەک لە هەڵسوڕاوانی کرێکاری، کۆمەڵایەتی، ژینگە پارێز و کاسبکار لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان و گواستویان نەتەوە بۆ شوێنێکی نادیار. هەر لەو پەیوەندیەدا ژمارەیەکیشیان بۆ لێپرسینەوە بانکێشتی دەستگا ئەمنیەکان کردووە. ناو شوێنی نیشتەجێبوونی ژمارەیەک لەو گیراوانەی کە تا ئێستا بە تەلەڤیزۆنی کۆمەڵە گەیشتون بریتین لە قڕوا، زاهید خالیدیان، واحد خالیدیان، مەریوان کارۆ عەلی دووست، سنا ڕەفیق کەریمی، کەماڵ ئاخیرەتی، جەلیل محەممەدی، هێرش سەندی ناوگەڕان، ئەمجەد گریاخیس، نەعیم دووستی، محەممەد سەیفپەناهی، سینا ڕەزایی، محەممەد ئەتڵەسی، ئومێد محەممەدی، دێگولان سوهیلا مەتاعی، سەقز نەریمان زەندی، میلاد زەندی و ئەمجەد ساڵحزادە. ئەو کەسانە بەبێ فەرمانی دادوەری و بە شێوەیەکی هەڕەمەکی و هاوکات لەگەڵ توندوتیژی لەلایەن مەئمورانی دەستگا ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. مەئمورانی ڕژیم ئامادە نین هیچ ڕوونکردنەوەیەک سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکردنەکان و شوێنی ڕاگیرانیان بە بنەماڵەکانیان بدەن. ئەم دەستگیرکردانە لە کاتێکدا کە لە ماوەی 2 مانگی ڕابردوودا نزیکەی 100 هەڵسوڕاوی مەدەنی و سیاسی بە بیانووی جۆراوجۆر دەست بەسەر کراون. بۆ نمونە تەنیا لە شاری سنا 9 کەس لە هەڵسوڕاوانیان بە بیانووی بەشداریکردن لە ڕێوڕەسمی پرسە و بە خاکسپاری دایکێکی خەباتکار بانکێشتی دادگا کردووە. لەم هابات 11 کەسیان لە هێرشێکی شەوانەدا دەست بەسەر کرد. ڕژیمی کۆماری ئیسلامی کە لە یەکڕێزی و ئیرادەی پۆڵاینی خەڵکی کوردستان کە نمونەیەکی درەوشاوەییمان لە مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممەدا بینی دەترسێت، دەیەوێت لە ڕێگەی سەرکوت و ترس و تۆقاننەوە تۆڵە لە جەماوەری مافواز و تێکۆشەریش بکاتەوە. بەڵام ئەم ڕژیمە دەبێ ئەوە بزانێت کە مێژوو و خۆڕاگری خەڵکی کوردستان چەندین جار ئەوەی سەلماندووە کە هیچ ئاستێک لە سەرکوت ناتوانێت ڕێگری بکات لە ئیرادەی بە کۆمەڵ لە ساتە وەختە هەستیارەکاندا و پێش بگرێت بە خەباتی ئازادی خوازانەی ئەو جەماوەرەی کە لە پێناو دەستەبەرکردنی مافە سەرەتایی و ئینسانیەکانی خۆیدا تێدەکۆشێت. یەکریزی و یەکگرتووی خەڵکی کوردستان زۆر لەوە بەهێزترە کە بەم هەوڵە دزێ و داماوانەیە تێک بشکێندرێت. ئەم جەماوەرە شایانی ئەوەن کە لە ئازادی و ئەمنیەت و ژیانێکی ئاسوودە بەهرەمەند بن. بە دڵنیاییەوە ڕژیمی کۆماری ئیسلامی سەرنجام لە بەرامبەر ئەم ئیرادە پۆڵاین و خۆڕاگریە شۆڕشگێڕانەیەدا شکست دەهێنێت. بۆ نمونە ئەم هەواڵانەی خوارەوە و بیرهێنەرەوەی ئەم ئیرادە پۆڵاین و خۆڕاگریەیە. بازاڕیانی شاری سەقز کە دوکانەکانیان لەلایەن ئیدارەی ئەماکنەوە پلۆم کرابوو کردەوە. ژمارەیەک لە بازاڕیانی سەقز لە ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندان ڕۆژی مانگرتنی شکۆداری ژنان و پیاوان لە کوردستان لە ناڕەزایەتی بە حوکمی ئیعدامی پەخشان عەزیزی و وریشە مرادی ئەو دوکانانەیان کردەوە کە لەلایەن ئیدارەی ئەماکنەوە پلۆم کرابوو و لەسەر دەرگاکانیان بە ڕەنگی سوور هەڕەشە و هۆشداری لەسەر نووسرابوو. بازاڕیانی بوێر و ئازا کە باسمان لێ کرد یارمەتی و ڕەزامەندی هاوکارەکانیان هەبوو. ئەم هەنگاوە بوێر و ئازایانە جارێکی تر نیشانیدا کە ئامرازەکانی سەرکوتی ئیسلامی وەکو جاران کاریگەری نەماوە. کۆماری ئیسلامی لە هەلومەرجێکدا دەست دەداتە ئەم هەوڵە دزێ و داماوانە کە لەگەڵ چەندین قەیرانی قوڵ و چارە هەڵنەگردا بەرەوڕوە. لە ناوخۆی وڵاتدا لەگەڵ شەپۆلی خەباتی داواکاری تەوەری کرێکاران، خانەنشینان، پەرستاران و دادخوازان بەرەوڕوە. ئەم ڕژیمە هیچ شەرعیەتێکی نییە و لەسەر دەریایەک لە نەفرەت و بێزاری جەماوەر ئەم وڵاتە بەڕێوە دەبات. هاوکات لە دەرەوەی سنوورەکانی ئێران ئەو هێزانەی کە بڕیار بوو قوڵایی ئەمنیەتی ڕژیم دابین بکەن یەک لە دوای یەک شکست دەهێن و چیتر توانایی دابینکردنی پێداویستیەکانی مانەوەی ڕژیمیان نییە. کۆماری ئیسلامی توانایی بەرپەرشدانەوەی شەپۆلی خەبات و ناڕەزایەتی جەماوەری نییە. خەڵکی کوردستان ئەم قۆناغەیان تێپەڕاندووە و ڕژیم ناتوانێت ئەو کەشی ترس و تۆقاندنەی کە مەبەستێتی
بەسەر کۆمەڵگادا زاڵ بکات. کۆمەڵانی خەڵکی ناڕازی و بێزار لە کۆماری ئیسلامی لە بەرامبەر ئەم شەپۆلی دەست بەسەرکردانە لە کوردستان بێدەنگ نابن. خەڵکی کوردستان لە هەنگاوێکی مەدەنیدا بە مانگرتنی گشتی خۆیان لە دژی دەرکردنی سزای نامرۆڤانەی لە سێدارەدان بۆ ئەو کەسانەی کە نەک هەر ئەو سزایە، بەڵکو تەنانەت گرتن و زیندانیکردنیشیان کردەوەیەکی جنایەتکارانە و دژە مرۆییە ناڕزایەتیان دەربڕی. ئێمە وێڕای ئیدانەکردنی ئەو هەوڵە سەرکوتگەرانە، خوازیاری ئازادی خێرا و بێشەرت و مەرجی سەرجەم دەست بەسەرکراوەکانین. نابێ ڕێگە بدرێت ڕژیم بە ئاسانی درێژە بەو دەستگیرکردانە بدات. پێویستە کە خەبات لە دژی دەرکردنی حکمی لە سێدارەدان لە دوای مانگرتنی گشتی شکۆداری ڕۆژی چوارشەممە سێڕێبەندان و لە پێناو ئازادکردنی زیندانیانی سیاسیدا هەروە بەهێز و بە شێوەی جەماوەری بەردەوام بێت. بزوتنەوەی بەرینی نابۆ لە سێدارەدان دەتوانێت بە سەرکەوتن بگات. ئەم سەرکەوتنەش تەنیا بەهێزی لە بنەهاتووی کۆمەڵانی خەڵکی ئازادی خواز و مافخواز مسەوەگەر دەبێت.